چەند ڕۆژێکە پرسی ڕێککەوتنی یاخود ئاشبوونەوەی نێوان هەردوو وڵاتی سوودیە و ئێران پرسوخواستێکی گەرمە لە میدیا جیهانیەکان و هاوکات لە ناو هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەپرسین کاریگەری ئەم ڕێککەوتنە بە شێوەیەکی گشتی لەسەر جیهان چی دەبێت و هاوکات لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەریەکەی لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش چی دەبێت هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی یەکلاکردنەوە یاخود با بڵێن فرەجەمسەری دەسەڵات لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای میدیتریانە بۆ لێکۆڵینی هەرێمایەتی و هاوکات دکتۆرا لە پەیوەندی ئابووریە نێودەوڵەتیان لە ستۆدیۆی بەیانی کورسات نیوز میوانە کاک بەهرۆز سپاس بۆ ئامادەبوون بەخێر هاتی سپاس سرنجی بەڕێزتان لەسەر ئەم ڕێککەوتنەی نێوان ئەم دوو وڵاتە سپاس بۆم دەرفەتە لە واقعدا چۆن لە میکانیکا سیستەم هەیە یان لە سیستەمی فیزیکی جەستەی ئێمە و زانستی تەندروستیە سیستەم هەیە بەشێک لە ئەندامی جەستەی ئێمە تێکچێت لۆچەی کاریگەری بخاتە سەر بەشەکانی دیکەیان لە ئۆتۆمبیلە لە ڕووی میکانیکەوە وایرێک شۆرت بکات لەوەچەی شکالی گەورە لە واقعەکە دروست بکات لە زانستی سیاسیشتا لە زانستی پەیوەندی نێودەوڵەتیەکانیشا بە هەمان شێوە سیستەم هەیە ینی یەکە هەرێمایەتیەکان ئەکتەرە نێودەوڵەتیەکان گۆڕانکاری لە یەکێکیانە گۆڕانکاریە لەوانی دیکەشدا ینی دەوڵەتی ئەلیف کاتێککە حرەکەیەکە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەوڵەتی با و جیما هاندەرێک هەیە بۆی ئەوە بکات مەسەنەن گۆڕانکاری لە مووقفی ئێرانە گۆڕانکاریە لە مووقفی عێراقە سووریایە حوسیەکانە لە یەمەن لە لوبنانە حیزبوڵڵا هەیە گۆڕانکاری لە مووقفی سعودیە گۆڕانکاریە لە پرسی نەوت و وزەیە بەگشتی لە ناوچەکەیە لە زۆر شتی دیکەشە مووقفی یان هەدید و تێڕوانین ئێمە ئەوەیە کە ئێمە تەنها ئەم تەطبیعی عیلاقاتەی بینی سعودیە و ئێران بە هەند وەرنەگرین بەڵکو زنجیرەیەک ئاشتبوونەوە زنجیرەیەک نۆرمەلایزیشن زنجیرەیەک ئاسایی بوونەوەی پەیوەندی لە منتیقی ئێمە ڕوویداوە کە ڕاستەوخۆ کرێ باسی بکەین تەسیر بکاتە سەر پرسی کوردیش بەڵێ کاک بەهرۆز باس لەم بابەتاکەین دوای تەسیراتی لەسەر پرسی کوردچی دەبێت پاڵنەری ئەم ڕێککەوتنە چی بووە کەواتە بەڵێ وەکو باس بکرد زنجیرەیەک تەطبیعات لە 2020ەوە بەڕێوەیە لە منتیقێ ئاسایی بوونەوەی یەکەم لە چوارچێوەی ئابراهام ئەکۆرد ینی اتفاقیە یان ڕێککەوتنی ئەبراهام کە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی ئیسرائیلە لەگەڵ هەموو ئەوانی ترە ئێرانی لێ دەربچێت سەرەتا لە ساڵی 2020 لە سپتەمبەری 2020 ئیسرائیل پەیوەندیەکانی ئاسایی کردەوە لەگەڵ بەحرین و ئیمارات و ئیمارات ئێستا لە دەریای سپی ناوەڕاست غازی سروشتی لەگەڵ ئیسرائیلە بەرهەمە هێنێ لە زۆر شتی دیکە پەیوەندیان هەیە دوایی پەیوەندی ئیسرائیل لەگەڵ قەتەر و سعودیشا تطبیع بووە لە ساڵی 1970 بەدواوە لەگەڵ ئەردەن و میسریشا هەرخۆی ئۆڵڕدی پەیوەندیان هەیە لەگەڵ وڵاتانی عەرەبیا پەیوەندی ئیسرائیل ئاسایی بوو لە 2021 لە مانگی 11 پەیوەندی ئیمارات و تورکیا کە ئەوانیش دوو وڵاتی گەورەی ناوچەین ئاسایی بووەوە ڕاستەوخۆش پەیوەندی بارێمی کوردستان خۆتانزان تورکیا لە ڕووی ئابووری و کاریگەری سیاسی و ئابوووریەکەی چیە لەسەر هەرێمی کوردستان ئیماراتیش ئەگەر کۆمپانیای داناغاز بە نمونەوەرگنی غازی کوردستان بەشێکی گرنگی بەدەست ئەوان ئۆپەرێشنی تیاکەن کۆمپانیای ئیماراتیەکان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر پرسی ئابووری و سیاسی هەرێمی کوردستانەیە لە ساڵی 2022 پەیوەندیەکانی تورکیا و ئیسرائیل ئاسایی کرایەوە کە ئەمە ڕاستەخۆ کاریگەری کاتە سەر پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان چونکە ئیسرائیل هەم دراوسەی سووریایە هەم تورکیاش ئەوەی لەوە پرسی کوردی بۆ خامۆش بکات لەوە چه کاریگەری ئەوەی بوو بەڵام ئێستا بۆ جارێکی تر پەیوەندی سعودیە و ئێران کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر عێراق هەیە لەسەر پرسی کوردیش هەیە لەسەر پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەیە سعودیە و ئێران وەکو دوو ڕابوەری ئاینی ئیتنی تەماشایان بکەی ئێران خۆی بە نمایندەکار یان نوێنەری 100 بۆ 150 ملیۆن شیعە لە دنیای ئازانێت شیعە لە ئەفغانستان شیعە لە یەمەن شیعە لە لوبنان شیعە لە سووریا شیعە لە عێراق ڕۆژهەڵاتی سعودیە زۆربەی شیعەیە شیعە لە ئێران یعنی تاکە نوێنەر و مەرجعی شیعە لە دنیای ئێران خۆی بە ئەوە ئەزانێ سعودیش بەهۆی پیرۆزی مەککە و مەدینەوە خۆی بە نمایندەکار یان ڕابەری جیهانی ئیسلامی سنیە ئەناسێنێت ئەم ململانێت تایەفی و ئیتنیە هەر بەردەوام بووە لە وەکۆڵی قەدیمەوە بەڵام لە 7 ساڵی ڕابردووە ئەمە لە ململانێ دەرچوو لە ناکۆکیش دەرچوو بە ئاستی دژمنایەتیەوە لە هەموو شوێنێکی ئەم ناوچەیە دژمنایەتی یەکتریەکەن بۆیە چاوەڕوانەکرێم ئاشبوونەوەیە ئەم تەطبیعی عیلاقاتە لە بینی ئەم دوو دەوڵەتە یان ئەم دوو یەکە هەرێمایەتی سعودیە و ئێرانە
مووقفی سیاسی هەڵوێستی سیاسی بیرکردنەوەی سیاسی بەشێکی زۆر لە گروپ و ڕێکخراوە میلیشایە ناوچەیەکانیش بگۆڕێ مووقفی سووریا بگۆڕێ مووقفی حیزب الله بگۆڕێ مووقفی حوسەکان بگۆڕێ مووقفی نخبەی شیعی سیاسی لە عێراقا بگۆڕێ کە ئێمەش لەم ناوچەیە ژین ئەکید پەیوەندی بە ئێمەشەوە ئەبێت. بەڵێ کاک باڕۆستیارە نێوەندگیری یاخود با بڵین ئەم ڕێککەوتنە بە نێوەندگیری چین یاخود مێزی گفتوگۆ بە نێوەندگیری چین ئاگاداری ئەم بابەتە بووە لەم بینەیە ئەمریکا هەڵوێستی چی دەبێت و پێویستە یان با بڵین چی بۆ ماوەتەوە ئەمریکا؟ ئەمە هیچێکە لەو پرسیارانەی لەم چەند ڕۆژە بە تاوەتی ینی مووقفی ئەمریکا و خۆراوا خراوەتە ژێر پرسیارەوە خۆتان بزانن لە دوای جەنگی کۆتای هاتنی جەنگی ساردەوە لە دوای ساڵی 1991ەوە ئیتر ئەم گیانە ینی تاک جەمسەریە وەکو بڵێن جیهان ئەگەر بە عەشوایەک بڵێن یەک ڕێژ سپی وەک دەم سپیەکە ئەمریکا بووە پرسی ئەو هیچ شتێک نەکراوە لەم جیهانەیە نزیکەی 1990 بنکەی سەربازی ئەمریکی لە هەموو جیهانە هەیە و لەم گردوونە نەک لەسەر زەویە لە گردوونە لە ئاسمانیشا ئەمریکا ینی تاو سەیتەرێ هەیە لە دەریاکانە بە هەمان شێوە بەڵام کاتێک ئێستا بینین ئەمریکا تااقەتی لە جیهان چووە و ئەم ماژمونەی کە ئێمەی بینین ینی ئەتوانین بڵێن بە خێراتنیەک بۆ جیهانی چینی ئەەکەین چینە بینین هزار خەریکی دروستکردنی هزار خوێندنگەی لە عێراقا نزیکەی 43% شەڵگەنەوتەکانی عێراق بەدەست چینەوەیە ئەوان ئۆپەرێشنیتیاکەن بەنداوی بڵێن پاڵێوگەی فاو لە بەسرە بە 7 میلیارد دلار نۆژە نەکاتەوە لە دوایە لە کۆتایی ڕۆژەکانی 2022 چین 34 ئیتیفاقی جۆرا و جۆری لە پرسی ژینگەیەوە هەتاوەکو تەکنۆلۆژیا و وزە و هەموو مەجالەکان لەگەڵ سعودیە واژۆ کردووە ئامادەگی نیشانەدا بۆ نۆژەنکردنەوەی هەموو سووریا ئەتفاقی 450 میلیارد دلاری لەگەڵ عێراق و لەگەڵ سووریا هەیە ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوتی عێراق کە سەر و سەتاچلەکە ئەویش چین ئەیکڕێ هەموو ڕۆژێک ئەوە چەند ساڵێکە بۆیە ئەم هاتنی چین بە قورسایەک بۆ ئەم منتیقەیە فعلەن پرسیاری دروست کردووە و ئەم نێوەنگیریە چین دەسیراوەتێ کە ساڵێک زیاترە خەریکە پەیوەندیەکانی سعودیە و ئێرانی ئاسایی کردەوە تا ڕاتێکی باش سەرکەوتوو بەڵام ئەوەمان بیر نەچێ عێراقیش بە وەزعی خۆی کە هەیەی ڕۆڵێکی گرنگی ژێڕا لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی سعودیە و ئێرانە ئەوەندەی من ئاگادار بم لە کابینەی مستەفا کازمی و کاک دکتۆر فواد حوسێن زیاتر لە 4 جار لە ماڵی وەزیری دەرەوەی عێراق کۆبوونەوە کراوە کۆبوونەوەی سعودی و ئێران کراوە بۆ ئەوەی ئەم کارە سەر بگرێ عمانیش ڕۆڵی گرنگی بینیوە لەم ئیشە بەڵام هاتنی چین بۆ ئەم منتیقەیە بەڕاستی بە نسبەت کوردیشەوە پێویستی بەوەیە کە زیاتر توێژینەوەی لەسەر بکرێت زیاتر هەڵوەستەی لەسەر بکرێت وەکو لە سەرتای بەرنامەکە باسم کرد ئێمە بەشێکی لەم سیستەمە هەرێمایەتی و سیستەمە جیهانیە شۆرتکردنی یەکێک لایەک لە لایەکانی دەور و بەرمان ڕاستەخۆ کاریگەری لەسەری ئێمە بێ کوردیش دوو مەلەفی گرنگی لە بەردەستایە مەلەفی وزە و مەلەفی پێکەوە ژیان و ڕوبەڕووبوونەوەی تونند و تێژی کە ئەمە بەلای جیهانەوە جێ گرنگیە ئەکرێ لەم دوو مەلەفا خۆی ببینێتەوە پێ بە پێ دەست بەدەست لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکە بێتە دەست بۆی ئاسایشی هەرێمی کوردستان پارێزراوتر بێت. بەڵێ دکتۆر لەم نێوەندەدا کە هەر وەک باسیشی دەکەی دیانی کە عێراق هەوڵی نێوەندگیری داوە بۆ ئاشبوونەوەی ئێران و سعودیە و هاوکات لە ئێستا دەکا ڕێککەوتنەکە چۆتە بواری جێبەجێکردن و کاری لەسەر دەکرێت کەواتە ئەم ڕێککەوتنە چی بۆ عێراق و لە ناویشیاندا بۆ کورد تێدا دەبێت؟ جا فعلەن ئەمە شتێکی زۆر گرنگ بیری ئێمە خاتەوە خۆت زانی ئەم نەوە نوێ خۆشمان نەرنەوەی نوێن زۆر ئاگای لە مێژوو نییە لە ڕابردووە لە ساڵی 1955 ئیتفاق حیلفی بەغدا واژۆکرا بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی سۆڤێتی پاکستان و عێراق و تورکیا و ئێران لەم حیلفەیە بوون بەڵام کە دوای عەبدولکەریم قاسم هاتە سەر حکوم ئیتر شوعیەت لە عێراق تەشەنەیسەن و ئەوانە عێراق لە ئیتفاقی حیلفی بەغدا کشایەوە کە بەریتانیا سەرپەرشتیە کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی رووسیا لەو کاتەوە ئێران بۆ ماوەی 14 ساڵ کە شۆڕشی ئەیلول لە 11 ئەیلولی 1961 دەستی پێ کرد بۆ ماوەی 14 ساڵە تا ساڵی 75 بە هەموو قوتی پاڵپشتی شۆڕشی کوردستانی کرد دیارە شۆڕشی کوردستانیش ئەوە نەبووە ینی بڵین ئەگەر وشەکە گونجاو بێ بەکرێک گیراوی لایەنێکی نێودەوڵەتی بێ چونکە شۆڕشی ئەیلول بەرەنجامی خەباتی خەڵکی کوردستان بوو خۆشی مەسجێک یان نامەیەکی نەتەوەی نیشتیمانی پێبوو داوای مافی ڕۆایی کوردستانێ کرد خەڵک لەو سەردەمەیە بەڵام ئێران پاڵپشتێکی زۆری شۆڕشی ئەیلولیە کرد بۆچی لەبەرەوەی جیهانی عەرەبی و عێراق مەشغوڵ کا بەوەی
داوای منطقەی خۆزستان نەکەن. خۆزستان ئەهواز لە یعنی نزیانی ڕۆژئاوای باشووری ڕۆژئاوای ئێرانەکات ئەو منطقەی بەردەوام بیرلەوەکەنەوە جیابنەوە لە ئێران کە لە سیوەکەمین پارێزگای ئێرانە زیاتر یەکێکە لەو سیوەک پارێزگایکە لە ئێرانایە بەردەوام عەرەب پێی وا بوو ئەگەر خۆزستان بەدەست نێننەوە لە ئێران و جیابوونەوە ڕوونەیە لە ناو ئێرانە ئەوە ئەوانی چیان نەکردو هەنی ئەم دژایەتیە لە ینی باگراوەندێکی هەیە ئێرانیش بۆەوەی جیهانی عەرەبی و سعودی و وڵاتانی دیکە مەشغوڵ کا بە قەزەی کوردەوە و پاڵپشتی قەزەی کوردیە کردوهانی شۆڕشی کوردیە و سەدام حوسێن و حکومەتێک لە دوایەکەکانی بڵین لە قاسمەوە تاوەکو عەبدولسەلام و عارف و ئەوانەی مەشغوڵە کرد بە قەزەی کوردی و پاڵپشتی کوردیە کرد بۆی سەرقاڵیان کات بیر لەوە نەکەنەوە بیر لە منطقەی خۆزستان بکەنەوە ئیتر ئەم کێشەیە بەردەوام ئێران دامی شۆڕشی کوردیە کرد حتا ئەم ڕاپەڕینە کە ئەم مانگی ڕاپەڕینە ڕاستە ئەندازیاری زۆر بوو بەرەی کوردستانی ڕۆڵی بینی بەڵام ئێران ڕۆڵێکی گرنگی بینی لە ڕاپەڕینی خەڵکا و کە سەدام ئەو کاتە لە شەڕ ئێران عێراق دەرچوو بوو دوایی ملی نابەکۆیتەوە لە ساڵی نەوەتەکانە بەردەوام ئێران دامی ئەمەوێ بەڵام دامی قەزەی کوردی یا شۆڕشی کوردی کردووە بۆ مەبەستی خۆی بۆی گیانی عەرەبی و عێراقی پێوە مەشغوڵ کات داوای ئەم پرسە نەکەن لە زمنی شەڕ ئێران عێراقا سعودیە بەدایان ملیار دۆلاری سەرفە کرد لە ساڵی 80 بۆ 88 پاڵپشتی عێراقی کرد بۆی دژایەتی ئێران بکەن کەواتە بەردەوام قەزەی ئێمە وەکو قەزەی کورد لە بینی عێراق و وڵاتانی عەرەبی و تورکیا و میسر و لە شەست ئەوانەیە یاری پێوە کراوە چکە خۆمان ئامادە نەبووین لەسەر تاوڵە و لەسەر مێزەکە هەرێکە بۆ مەبەستی خۆی ئێمەی بەکارێناوە ڕەنگە هەندێک جار قسەی باشیشیان کردبێ هەموو جارێک کاگۆمەر شێخموس بۆیە جێڕانەوە ئەیگوو چینە بۆ لای جەمال عەبدولناسر باسی سەفیری تورکیای بۆ کردوین و توێتی ئێمە سەفیری تورکیا هاتۆ بەڵام بە شەپرزەوی بەبێ مەوعید ڕتوویەتی ئێوە ڕادوی کوردیتان نەقایرە کردوتەوە ئەمە تەدەخولە لە ئیشوکاری تورکیایە ئەمش پێ گوتوێ وەڵێم کورد لە تورکیا نییە گەر بڵێن کورد لە تورکیا هەیە ئێمەش ڕادیۆکەدا خۆین و تەدەخولات نامێنێ یعنی هەرێکە موقفی باشیان بەرامبەر بە کوردنوان بێ بەڵام قەزەی کوردیان بەکارێناوە بەوە بەڵام ئێستا کورد دەرێمی کوردستان لەسەر پێکرێ خۆی بەدەنگ بێت ئەو خاوەنداتی لە پرسی وزە بکە لە پرسی پێکەوە ژیان بکە لەگەڵ ئەم ڕووداوانە بێتە دەست من پێم وایە دەرفەتی گرنگە بینرێت چۆن ئەتوانێم هەنگاوە بنێت چۆن ئەتوانێت لەگەڵ ئەم ڕووداوانەیە بێتە دەست لەگەڵ ئەم ڕووداوانەیە بێتە دەست ئێستا هەرێمی کوردستان سیاسەتی ناوخۆی خۆی هەیە حکوومەت هەرێمی کوردستان هەیە بەو واقعی خراپەیشی کە باس ئەکرێتە ناو ئەوەیە یان یەک ڕیزی نیە یەک گوتاری نیە بەڵام هەرێمی کوردستان ئەکرێت لەسەر پێ بێتە دەست ئێستا پەیوەندی نەودوڵەتی باش هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەو پەیوەندیش مثلا من لەگەڵ یەکێک لە ئێوە ئەندامان یەکێک لەم کەناڵە بەڕزەوە ئەساسێکە بێ هەبێ بۆ پەیوەندیەکەمان ئەم پەیوەندی هەرێمی کوردستان زیاتر مەسەلەی پەیوەندی ئابووریە نەوت و غازی سروشتیە هەرێمی کوردستان ئەکرێت لە ڕێگەی ئەمە بێ بە یاریکەریکی ناوچەیی مثلا لەگەڵ ئیمارات وەکو باسم کرد پەیوەندیکی بەهێز هەیە لە نێوان هەرێمی کوردستان ئیماراتە لەگەڵ تورکیا بەمان شەوە لەگەڵ ئێرانە بە هەمان شەوە لەگەڵ ئیدارەی ئەمریکا کە پێشتر ئیدعا ئەکرا ئەمریکا لە منطقەیەک شێتەوە قونسڵی ئەمریکا و ڕۆژە پێیگوتین ئێمە عەکسەکەیەکەین ینی باشتر لە منطقەی خۆیان جێگیرەکەن پاڵپشتی هەیە بەڵام ئەکرێ هەرێمی کوردستان خۆی وان نیشان داد کە هێزی کێگرتووە لە ناوخۆیە و پێ بە پێ ئەم ڕووداوە هەرێمیانە لەناو ئەم ڕووداوە ناوچەیی و جیهانیانەی کە ڕوو ئەدەن خۆی ببینێتەوە و خۆی بگونجێنێت تاوەکو دەرفەتێکی گەورەتر دێتە پێشەوە بتوانێت دەرفەتەکان زیاتر بکات مەدای دەرفەتەکان زیاتر بکات و مەترسیەکان لە خۆی دوور بخاتەوە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر بەهرۆز جەعفەر سەرۆکی پەیمانگای میتیتریانە بۆ لێکۆڵینەوەی هەرێماتی دووبارە سپاس بۆ بەڕێستان